گەرچی تا ئێستا هیچ ڕێنماییەک بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی نەگەیشتووە، بەڵام ئیدارەی فڕۆکەخانەکە ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە کردووە و پشکنینیش بۆ ئەو گەشتیارانە دەکرێت کە دێنە ناو فڕۆکەخانەکەەوە. ئێمە وەکو بەربراتی تەندروستی فڕۆکەخانە و تیمەکانی تەندروستی لە فڕۆکەخانە ئامادەکاری تاوامان کردووە بۆ ڕێگرتن لە هەر حاڵەتێک کە داخلی وڵاتەکەمان بێ یا شارەکەمان بێ. ئەویش سەرجەم پێداویستیەکانی دابینکردنی لە دەستکێش و لە دەمامک و لە کامێرای حراری تایبەتی پێویست و هەروەها سەرجەم ئەومادانی کە بۆ تاقیم بەکارهێنرێ بە تایبەتی تاقیمی لە جەوەکە بێکە لە ناو فڕۆکەخانە و ئەو گەشتیارانەکەن یاخود بۆ کارمەندەکان بێکە لە شوێنی کارکردنەکانیان بتوانین بە دەستکێش و ماسک و بە تاقیمی تایبەتی بۆیان بکەین لە دوای هەر گەشتێک سەرجەم ئامادەکاریەکانمان کردووە و هەر بۆ حاڵەتێکی نەخوازرا و کە قابلیەوە بێتە شارەکەمانەوە. پزیشکان ڕێنمایی هاوڵاتیان دەکەن خۆیان لە قەرەباڵغی بە تایبەت مۆڵ و بازار و شوێنە داخراوەکان بە دوور بگرن، لەگەڵ ئەوەشدا بەردەوام دەستکێش و دەمامک بەکاربهێنرێت. بەو پێی ڤایرۆسەکە هاوشێوەی پەتای ئاسایی لە ڕێگەی پژمین و تەوقە و ئاوی چاو و دەم و لوتەوە دەگوازرێتەوە. دوور بکەوینەوە لە بەکارهێنانی دەست بۆ دەم و لوت و چاو بە تایبەتی ئەگەر دەستمان پاک نەبێ نانمان خوارد بێ دەستمان لە شتی دیکەوە دابێ، دوای تەوالێتکردن پێش نان خواردن دوای نان خواردن. هەروەها لەم کاتانەدا پێویستە زۆر کارکە لە ڕاستیات ضروری نیە و پێویستی نیە چوونە دەرەوە قەرەباڵغی کەم بکرێتەوە، چونکە هەر کەسێک کە دەچێتە دەرەوە ئەگەری هەیە توش بە ڤایرۆسەکە ببێ و لە تازەترین پۆلەنی زانستی ڤایرۆسەکەدا کە ڕێکخراوی تەندروستی جیهانی باسیەکە ئەوەیە کە ڤایرۆسەکە مەترسی توشکردنی بۆ کەسانی دیکە دووە، واتە هەر کەسێک کە تووشی ڤایرۆسەکە دەبێت ئەگەری هەیە دوو کەسی دیکە توش بکە دوای ئەوە کە بڵین کەسەکە دەستنیشانەکرێت بە توش بۆ ڤایرۆسەکە. بۆیە لەم کاتانەدا زۆر پێویستە هاوڵاتیان تا بتوانن لە ماڵەوە بمێننەوە لەسەر دەوام پێویستە ڕێکارەکانی خۆپاراستن لە پەتاو هەڵامەتی ئاسایی بگرنە بەر، ماسک بەکار بهێنن، هەر بەکارهێنانی دەستکێش بە تایبەتی ئەو خواردنانەی کە لە دەرەوە دەکڕێن و لەسەر چاوەکەی دڵنیانیت تا بکرێ خواردنەکان بکوڵێنرێن، منداڵەکان ڕێنماییان پێ بدرێ بۆ چوونە قوتابخانە بۆ چوونە باخچەکان، ئەو کەسانی لەسەر دەوامن بە تایبەتی ستاف و ئەوانەی کە لە بواری پزیشکی کار دەکەن هەموو ڕێگاکانی خۆپاراستن بەکار بهێنن. گەرچی تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بەم ڤایرۆسە لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە، بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت مەترسیەکە لەسەر هەموو جیهانە و ڕەنگە سەرجەم وڵاتان بگرێتەوە. بۆیە داوا دەکرێت حکوومەتی هەرێمیش ئامادەسازی پێشوەخت بکات و لە کاتی بوونی هەر مەترسیەکدا هەڵمەتی بەرفراوانی هۆشیاری و خۆپارێزی بۆ هاوڵاتیان بەڕێوە بەرێت.